وەکو خۆبەخشانی جوڵانەوەی نەوەی نوێ لە هەولێر و لەگەڵ بەشێک لە کەسوکاری دەستگیر کراوان و چالاکوانانی مەدەنی ئەم یاداشتنامەیە بۆ نووسینگەی نەتەوەی گرتوەکان لە هەولێر نابۆ بەلا ڕێدابردنی بابەتە یاساییەکان و بە سیاسیکردنی دۆسیەکانی دادگا. دیارە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا چەندین جار ئۆفیسی سەرەکی نەوەی نوێ لە سلێمانی کەوتۆتە بەر هەڵمەتی ترس و تۆقاندنی هێزە ئەمنیەکانی سلێمانی و چەندین جار هەڵیان کوتاوەتە سەر وێرای ئەوەش لە ئێستادا نەوەی نوێ هێزێکی سیاسی مەدەنی کاریگەری عێراق و هەرێمی کوردستانە و چوارەم هێزی سیاسی و یەکەم کیانی ئۆپۆزیسیۆنیشە لە ئەنجام ئەم هەڵکوتانەدا چەندین خۆبەخشی جوڵانەوەکە دەستگیر کراون و تا ئێستاشی لەسەر بێت کە بۆ ماوەی 16 ڕۆژە بێسەر و شوێنن و نەپارێزەر و نەکەس و کاریشان ڕێگەیان پێنادەن سەردانیان بکەن. لێرەوەش ڕای دەگەێنین. یەکەم داواکارین هێرشی هێز ئەمنیەکان بۆ سەر ئۆفیسی سەرەکینەوەی نوێ کۆتایی پێبهێنرێت چونکە بەردەوامی ئەم کردەوانە تاو ناوبێتمان دەکات و لە دەسەڵاتی دادوەری. دووەم با یاسا و دادگا نەکرێنە کەرەستەیەک لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە بۆ تەسفی حزبی و تۆڵە و ڕق و سیاسی. سێەم نوێنەرایەتی UN لە هەرێمی کوردستان لەم دۆسیە بێتە سەرخەت و بە دواداچوونی بۆ بکات. چوارەم داوا لە سەرجەم دامەزراوە فەرمی عێراقی کوردستان ڕێکخراوە ناوخۆی بیانیەکان دەکەین کە ڕێگربن لە تەنگەژە و بارگرجی لەسەر ئازادی سیاسی و پیادەکردنی ئازادی کاری حزبی و ڕێکخراوەیی. پێنجەم بە زووترین کات ڕاگیراوانینەوەی نوێ لە زیندان ڕێگەیان پێ بدرێت پارێزەر و کەسوکاریان بیان بینن و لە دۆخیان دڵنیا ببنەوە. ئێمە پێمان وایە ئەم کەیسە بەر لەوەی کە بە یاسایی حل بکرێت کراوە بە کەیسێکی سیاسی و هیوادارین دادگاکان ڕۆڵی خۆیان ببینین و دادوەرە بەڕێزەکان بە ویژدان و لەم بابەتە بڕوانن و لە ڕێگای دادگاوە ئەم کەیسە بگات بە چارەسەر.